لأسك حكومة حكمراني سمعكي لقوا خوي بوي كربيت بيرا دکتر دلاور علادین سروک انستیتوت میریل دهوک پخت راپورتا میریل دول دارشتنا پیکر حکمرانی هریما کردستان بو آماده بویان پیشکش کرد. دیسان پناسا دا صلاة حکومت خواجهی سیستم یک پنجری شاروچکان دا دانو بر دانستاندنه. بر به چنده بدوی سیستم حکمرانی الگل پیشداچون و پیشکفنا ولات پیشکفتی پیشکویتن. لی اگم سحکینه سرای او قودانت هی افریقا چه العراق دا چه دور دا کارتکرنا که مازن یا هیل سر دامان حکمرانیت هریما کردستان دا بر پیچنده افجوره چالاکیه و گریدان وان کنفرانسا گلکت گرنگن لیا شوی گرنگتر اویا کو اف کنفرانست هنه و انجامت اوان کنفرانسات وار پراکتیکی دا بین جبهه کرن پارێزگار و قایمقام و ڕێڤەبەر و مامۆستایان زانینگەهێن هەرێما کوردستانê bi çend dîtin û boçûnan ev babete anîne ziman. واجهەی حکوومەت لە خوارێ بەڕێوەبەری ناحیەکان و بەڕێوەبەری فەرمانگەکان لە ناحیەکان و هەروەها قایمقام و جەنابی پارێزگارە لەسەر و بۆیە تا دەسەڵات دابەزێنرێ ئەوەندە ڕوتینات کەم دەکرێتەوە ئەوەندە کار ئاسانی بۆ هاوڵاتیان دەکرێت و لێرە سەرجەم ئەو لەم پەرانە باسکرا ئەم کێشە و گرفتانە باز دەکرێت کە دەستگای میری پێوە هەساوە من دەستخۆشیان لێ دەکەم و ئێمە لە هەموو کۆڕ و سیمینارەکاندا جەخل لەوە دەکەینەوە دەسەڵات دابەزێنرێ نەک بۆ ئەوەی ئێمە دەسەڵاتەکە بە نادروستی بەکاربێین بەڵکو بۆ خزمەتی هاوڵاتیان بۆ ئەوەی ئیدارەیەکی ڕێکوپێک ئیدارەیەکی سەرکەوت و ئیدارەیەکی شەفاف هەبێت. انستیتوتا میری لی دهوک نه پانالان ده پیشکش کتن دور دارشتنا حکمرانی الهرما کردستانه کو پرانیا پارێزگه و قایمقام و ڕێڤەبەر نەحیان بەشداری وی کنفرانسینە. سەلام باڵای دەنگی ئەمریکا دەهات.